لە تەسنیفێکە ئەڵێن سێ جۆرە ئەو پرۆژانەی کە جێی بۆ تەرخان کرا و تەواو بوون ژمارەی 10 پرۆژەیە کە بە بڕی 31 ملیار دینار ئەو پرۆژانە تەواو کران لەوانە دروستکردنی قوتابخانە و بەنداوی ئاوەسپی کەمە لە پرۆژە گەورەکانن بۆ منە بەنداوی ئاوەسپی زیاتر لە 15 ملیۆن دۆلار بوو و دیسان ژمارەیە پرۆژەی ترمان هەیە کە ئیشکردن تیا دەستی پێ کردوتەوە بەڵام پرۆژەکان هێشتا تەواو نەبوون ئەوانەیش 8 پرۆژەیە بە بڕی 75 ملیار دینارە ئەو پرۆژانە پرۆژەی استراتیجین لەوانە پرۆژەی ڕێگەی کفری کەلار کە بە بڕی 44 ملیار دینارە و ئێستا ئیشکردن تیا بەردەوامە لە ضمنی ئەوەی پرۆژەی ڕێگاسازی گەڕەکانی شاراوانی کفری و چەندین پرۆژەی تر لە بواری هۆڵی وەرزشی داخرا و یاریگا و دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کەم درامەتەکان. ژمارەیە پرۆژەی دیکەمان هەیە کە ئەوانیش 9 پرۆژەن هەتا ئێستا کارکردن تیا وەستاوە و بە بڕی 14 ملیار دینار زیاتر ئەو پرۆژانەی کە ڕاگیراون و ئیشکردنی تیا دەست پێ نەکردوێتەوە. چەند پرۆژەیەکمان ماوە ئەویش خۆی بینێتەوە لە گەڕێکی ئازادی و هەروەها گەڕێکی ئیمام محەممەدی تازە ئەویش پرۆژەیەکی تەواوکاریە زیاتر لە 130 تەواو بووە و لە هەوڵی بەردەوامان بۆ ئەوەی لەگەڵ لایەنی پەیوەندیدارە بۆ ئەوەی ئەو پرۆژانە بکوێتە بۆ جێبەجێکردن و هەروەها پرۆژەیەکی ترمان هەیە بە بۆنەی قەیرانی دارەوە ڕاگیرا بوو دووسایدکردنی کفری کارێز بە خۆشحاڵیەوە کۆمپانیەکە هات ئیشی لەسەر کرد ئێستا لە 180 تەواو بۆ ئومێدەکەین لەم ماوە دووبارە بکوێتەوە گەڕ ئیشەکاری جێبەجێ بکە و هەروەها ئەوە زیاتر لە 2 ملیۆن دۆلارە و پرۆژەیەکی ترمان هەیە زیاتر لە 4 ملیار و 200 ملیۆنە دینارە ئەویش گەڕێکی تەواوکاریە بۆ گەڕێکی نەورۆز و هەروەها شەهیدان ئەویش بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژەیە کۆمپانیەکە هات ئیشی لەسەر کرد گەڕێکێکی تەواو کردووە و گەڕێکێکی ماوە ئێستا پێش تۆزێک کۆبنەوەمان لەگەڵ کۆمپانیا کرد بەڵێنی ئەوەیاندا لە مانگی سیا بگەڕێنەوە دەست بەکارن بۆ ئەو پرۆژانە.